نوێنەری بەشێک لە فەرمانگەکانی سلێمانی و شارەزانی بواری ژینگە و بەشێک لە قوتابیانی زانکۆی سلێمانی لا وەرکشۆپێکی هاوبەشی زانکۆ و پارێزگاری سلێمانی کۆبوونەتەوە بۆ گفتوگۆکردن لەسەر جێبەجێکردنی خاڵەکانی ڕێکەوتنی پاریس بۆ ڕێگری لە گەرمبوونی زەوی. وێرشۆپەکە هەموو ئامانجمان ئەوەیە کە بتوانین خاڵەکانی ڕێکەوتنامەی پاریسی 2015 جێبەجێ بکەین. ئێمە وەکو عێراق یەکێکی لەو وڵاتانەی کە لە بەیاننامەی پاریسی 2015مان ئیمزا کردو ئەویش ئەوە ئەڵێت ئەبێ هەر یەک لە لای خۆیەوە ئەو دۆمۆکسیدی کاربۆنی کە ئەیگەینە هەوا و ژینگە پیسەکەین کەمیکەینەوە. ئێمەش وەکو پرۆژەدامانە بە پارێزگا کاکە هیچ کە پارە داوای پارەتانێ ناکەین بەس داوای ئەوەتان لێکن هاوکارمان بن ڕێسا و یاسایەکمان بۆ دابنێن بۆی چۆن بتوانین وزەنێوبەکان بەکاربێنین کە کاتێ پرسیارە نێکردنی ئەڵێین هەر پرۆژەیەکی استراتیژی لەمە و دووە لە ناوچەی سلێمانیەکە جێبەجێ بکرێ ئەبێ بەلایانی کەمۆلەسا بیست بۆ 30 وزەکەی لە وزەنێوبەکان و جێبەجێکرێ بەدەستخۆشیەوە پێشوازەیەکی گەرمە لێکردین. من پێم وایە ئەو گەرم و گوڕێی کاتوونەتە پێشەوە ئەگەر بەو شێوەیە بڕۆین تا 2025 بەشێکی زۆری ئەبێ بە وزەنێوبەکان. بەشداربووانی وەرکشۆپەکەش دەڵێن دەبێت دەرەنجامی ئەم وەرکشۆپ و کۆنفرانس و سیمینەرانە بچنە بواری جێبەجێکردن و تەنها لەسەر کاغەز نەمێننەوە. بەڕای منتر لە ئێستاوە پێویستە حکومەت بەجددی بیر لەوە بکاتەوە کە لە مناڵی باخچەکانەوە و لە یەک تاک بە تاکی کۆمەڵەوانەیە وشیاری و بڵێن ڕۆشنبیری دەربارەی ژینگە هەبێ و لە ئێستاوە بکرێتە بواری جێبەجێکردنەوەی ئەو بابەتە. ژینگە و ژینگە پاراستن کارکردن سەر ژینگە بە کۆنفرانس و بە دوو دە و ئەوانە تەواو نابێت. ئەبێ ئەو قسانە هەمووی بکێتە کارێکی عەمەلی و ئێمە بەڕاستی لە پارێزگای سلێمانی و ناوشار و دەوروبەریشدا لەو ڕوانگەیە زۆر لاوازین لە ڕووبەری سەوزە لە ئاوی فرێشە لە بەکارهێنانی وزەیەکی بێبەندوبا و لە بەکارهێنانی مۆلیدەیەکی زۆر ناوشارە لە زۆربوونی سیارەکان هەروەها لە سەروی هەمووی شیەوە لە ناڕۆشنبیری خەڵک بەداخەوە لەگەڵ ڕێزمە کە خەڵک نەگەشتە ئەو ئاستەی کە وەکو ڕۆشنبیەک بیر بکاتەوە بۆ پاراستنی ژینگە بۆ کەم بەکارهێنانی وزە یاخود چاک بەکارهێنانی وزە. لە ساڵی 2015دا 195 وڵات لە پاریسی پایتەختی فەڕەنسا ڕێکەوتنامەی پاریسیان واژۆ کرد بە شێوەیەکی گشتیار وڵاتەوە ئامانجێکی بۆ خۆی دانا تا کاری لەسەر بکات. بە تایبەتی جەخت لەسەرەوە کرایەوە لە کۆتایی ساڵی 2050دا ڕێژەی غازی گرین هاوس بۆ لە 155 کەم بکەنەوە و ڕێژەی زیادبوونی گەرمی لە سەدەیەکدا بۆ 1.5 پلەی سیلیزی دابەزێنن. عێراقی یەکێکە لەو وڵاتانەی کە ڕێکەوتنەکەی واژۆ کردووە. گەرچی کشانەوەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ڕێکەوتنی پاریس بەهای ڕێکەوتنەکەی کەم کردەوە بەڵام زۆری نێڕەهای وڵاتان پابەندی خۆیان بە ڕێکەوتنی پاریسی 2015ەوە دووپات کردەوە بۆ ڕزگارکردنی ژینگەی زەوی لە گەرمبوون بە باشترین ڕێگە چارەیان دانا. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.